دوای ئاگادارکردنەوەی هێزەکانی بەڕێبەرایەتی پۆلیسی پارێزگای هەولێر بەبوونی دوو تاوانی دزینی ئۆتۆمبیل بەجیا لە ناو شاری هەولێر، هێزەکانمان لێکۆڵینەوەیەکی چڵ و وردیان ئەنجامدا و توانیان دوو تۆمەتبار دەستگیر بکەن و ئۆتۆمبیلەکانیش ڕادەستی خاوەنەکانیان بکەنەوە. تاوانەکانیش بەم شێوە بوون. تاوانی یەکەم، تۆمەتبار بە ناوی کاف قاف میم هەڵسا بوو بە دزینی ئۆتۆمبیلێک لە جۆری مازدا. هێزەکانمان توانیان بە ماوەی 24 کاتژمێر تۆمەتبار دەستگیر بکەن کە ماوەی 1 هەفتە بوو ئازاد کرابوو. واتە تۆمەتباری ناوبرا و پێشینەی تاوانی هەبووە و کە هەڵسا بوو بە دزینی 3 ئۆتۆمبیل لە جۆرەکانی نیسان پیکە بوو و 2 مازدا لە قەزای خەبات. تاوانی دووەم، تۆمەتبار بە ناوی زا سین میم هەڵسا بە دزینی ئۆتۆمبیل لە جۆری BMW. هێزەکانمان توانیان بە ماوەی کەمتر لە 12 کاتژمێر تۆمەتبار دەستگیر بکەنەوە دەست بەسەر ئۆتۆمبیلەکەدا بگرن. تۆمەتباری ناوبرا و پێشینەی تاوانی هەبووە بە هەمان شێوە لەسەر دزینی ئۆتۆمبیلی بارهەڵگری گەورە و هەروەها ئۆتۆمبیلی براکەی و داواکراو لە دادگای پیرمان بە پێی مادەی 443 لە یاسای سەردانی عێراقی بە هەمان شێوە داواکرابوو. جێگەی ئاماژە پێکردنە لە ماوەی لەم ساڵەکەدا لە ساڵی 2022 تاکو ئێستاوکە 32 تاوانی دزینی ئۆتۆمبیل ئەنجام دراوە و تواندراوە 30 تاوانی کە ئاشکرا بکرێن، واتە 30 ئۆتۆمبیل ئاشکرا بکرێ و دەستی بەسەردا بگرێ و ڕادەستی خاوەنەکانیان بکرێتەوە. و ئەوەی ئێستا و کەژماوە تەنها 2 لێکۆڵینەوەیە لەسەر دزینی ئۆتۆمبیل و کە پەراوەکانیان بۆ ڕێکخرا بۆ ئەوەی ڕێڕەوی یاسایی بگیرێتە بەر. بەڵێ هەردووچیان کوردن و خەڵکی شاری هەولێرش.